بەیانیتان باش. طبعا من زۆر پێ خۆشحاڵم لەوەی هەر کەسێک بزانم کە پێویستی بە هەندێ زانیاری متەواضعی من هەیە بتوانم لە خزمەتیا بم لە ڕوو ئەکادیمیەکەوە لە ڕووە زانستیەکەوە. بەڕاستی ئەوە یەکێکە لە خولیای من و لە خۆشەویستی و پاڵنەری من بۆ ئێوەی بەڕێز هەر قوتابێ بێ نەخاسمە قوتابیەکانی بەشێک کە من دامەزرێنەری بووم بە شانازیەوە ئەیڵێم لە 2009 ئەم بەشە دامان مەزان لە هیچەوە جا پارچەیە ئەرز بوو لێرە و دوایی بەرد بە بەرد ئاگاداری بووین و ئەم پۆلانە هەمووی بە قیاساتی براتان کراوە. اینجا نازام ئەگەر گەورە بێ یان بچووک بێ ئەوە گلەیەکە لەسەر منە و هەروەها ئەو مەساحەیە کە پێمان دراوە هەر ئەوە نەمتوانی بەڕاستی بەکاری بێنم کە چوار هۆڵی دراست هۆڵێکی سیمینار هۆڵێکمان کردبوو بۆ کتێبخانە کە خوارەوە بۆ هۆڵێکیشم کردبوو بۆ تاقیگە کە ویسمان سەفەرێ بکەین و ئامرازەکانی تاقیگەی دەنوزانی ئەزمموی بهێنین بۆ خزمەتی تەڵەبە بە شێوەیەکی گشتی چونکە بەڕاستی بەشی دەنوزانی لە هەر شوێنێک بەبێ تاقیگە زۆر فەقیرە و لاوازە. من پێش 50 ساڵ لە بەشێک بووم کە دەمخوێن تاقیگەی هەبوو بە زانکۆی بەغا. بۆیە یەکێک لە حەزەکانم و ئارەزوەکانم و تمۆحم ئەوە بوو ئەو تاقیگەیە دروست نەبوو و هۆکارەکان زۆرن پێویست ناکە بەحسی هۆکارەکان. بەڕێزان من ئێمڕۆ لە خزمەتانە هەندێ هێڵی گشتیتان پێڵم دەربارەی ڕێبازی زانستی توێژینەوە گشتەکانتان پێڵم کە ئێمە تقریبەن ئەتوانین بڵێن تا ڕادەیەک هەموو زۆربەی مامۆستاکان متتەفقین لەسەر ئەو بنەمایانە، بەڵام هەندێشت هەیە ڕاو بۆ چوونی تایبەتی هەیە هەرێکمام هەر مامۆستا لەلایەکەوە هەر سەرپەرشتیارێک لەلایەکەوە ڕێز و سڵام هەیە بۆیان، بەڵام ئێمە ئەمانەیە هەمومان لەسەر شتە ئەساسیەکان بەڕاستی کۆک بین. تووشێ لە زانستە هەندێشت هەیە ڕاستیە حەقیقەتە یەک مساویە بە دوو. ناڵێم من لە وچە نەزەری من مساویە بە دوو نیو یان بە سێ یان بە دوو شتێکم پشتی وان نییە. ئەبێ هەموو کۆک بین لەسەر ئەو حەقایقانە بۆ ئەوەی یەکەم بەڕێزت بزانی چیەکەی. من ئەزانم زۆر بەتان احتیمال هەیە چەند منهەجێتان خوێنیوە و برای بەڕێز دکتۆر ڕەشید پێی وتون و زۆر بە باشیش پێی وتون، بەڵام لەگەڵ ئەوەشە تێگەیشتنی تۆ زۆر مهم، تێگەیشتنت بۆ منهەجێت مهمە. وە ئێمە ڕۆژانەش پێویستمان بەوەیە کە جۆ لە منهەجێتی تازە بگرین. بەڕاستی یعنی ساڵی 2012 چوون بۆ ئەڵمانیا دەورەیەکمان بینی بەس تازەترین شێواز بۆ نووسینی توێژینەوەی زانستی لە بوارە مرۆیەکانە شی تازەیتیا بوو. ئەوان متتەفقن لەسەر ئەوەی چەند هێڵێکە، بەڵام شتە ئەساسیەکان هەموو تقریبەن لە زۆربەی توێژینەوە زانستیەکان ئەگەر ئێوە بخوێننەوە بە ئینگلیزی یان بە عەرەبی تقریبەن ئەتوانین بڵێن زۆربەمان کۆشن، یعنی ئێمە یان بینین جاری وایە شتمان بۆیە لە جنوبی عێراقەوە لە بەسراوە لە مووسڵەوە لە دیالەوە بۆمانێ تقریبەن عینەشتە لە بەغاوە لە ڕۆمادیەوە لە شوێنانی ترەوە لە عەمانەوە لە سووریاوە تقریبا منهەجێت یەک منهەجێتە. ئەگەر لادانێک هەبێ بۆ چوونێک هەبێ و زۆر زەرەر نەدا، لادانەکە زۆر نەبێ بۆ چوون مەسەلەن ئێستا چەندێ بۆ چوون هەیە پێتان ئەڵێم کە زۆر ئیسیفادە هەیە، بەڵام احتیمال هەیە زۆر ئاسان نەبێ بۆ تۆ، بەڵام ئاسانیشە. ئێمە کردمان لەگەڵ مامۆستا ئاواتە و ئەو تەڵەبانی کە ئیشرافیانەکەم بەڕاستی پیان ئەڵێم ئەبێ ئەوە بکەن
سا پێتانڵێم بەڕێزان ئەوەی زۆر زۆر گرنگە لای من کە ئەرکێکی خۆت بە هەموو لاوازێکیەوە لە هەموو دزێکی باشترە. ئەم عەسرە عەسری دزیە بەداخەوە، بە تایبەتی لەسەر ئاستی توێژینەوەی زانستی، و ئەو دزیانەش کە ئەکرێت زۆر زۆر ئاسان و خۆشن. خۆشەکە لە نێوان نێو دوو کەوانە، هەرچەند دزی خۆش نییە لای ئینسانێک کە خاوەن پرینسیبی ئەخلاقی و ئینسانی بێ. یعنی کۆپی پێستە لێرەوەی کۆیەکەیت و ئەچیت ئێوە، یعنی پینە و پەڕۆ لێرەوە شتێکە بیت و خێتە ئێوە لێ بەخوا بەحسێکم کرد لە وێنەی نییە، نەتکردوە هیچ نەتکرد. من دوێنێ بە سوتفە بەڕێزان شتێکم خوێندەوە وتم هیوادارم زاکیرەم یارمەتیم بە ئەوەتان بۆ بژێرمەوە زۆر زۆر بەپەلا. مستەفا جەواد وتی بیستم کتێبێک هەیە لە ئەڵمانیا لەسەر قەواعیدی عەرەبیە شیشی وایە نووسراوە بەس بە ئەڵمانی تەرجمە نەکراوە. تی سەفەرم کرد بۆ ئەڵمانیا، چوون بۆ مەکتەبەکە، لە مەکتەبەکە وتیان وەڵای ئەو کتێبە نابێ بچێتە دەرەوە، ناژبێ ئیستینساخیکی. نازانم بۆ کاتە ئیستینساخ هەبوو یان نە، بەحسی شەستەکانەکەم. وتی ئەزانی چیمە کرد؟ مستەفا جەواد خاوەنی کتێبی قل وەلا تەقل باشە کە بوو بە بنەما بۆ زمانی عەرەبی بە شێوەیەکی گشتی لە بواری ڕاگەیاندنا و لە بواری نووسینەوە بە شێوەیەکی گشتی. وتی هەموو جارێ دووسێ لاپەڕەم ئەخوێنەوە دەرخمە کرد بە ئەڵمانی، ئەچوومە دەرەوە لە دەرەوە بە عەرەبی تەرجمەمە کردم نووسیەوە، ئەهاتمەوە دەرخمە کرد ئەهاتمەوە، وتی هەتاکو هەمیم کتێبەکەم هەمی تەرجمە کرد و نووسی مقاتمە. ئەگەر بە دوای عیلما بگەڕێ ئەوەیە بەرهەمی باش پێویستی بە ئەرکی باشە. ئەرکی باش نەتەوێت سەرفی کەیت و بە تەمەڵی بیبێتە سەر بەخوا شتی حازر هەیە. ئەو هەموو توێژینەوە ڕۆژی هەزارەها توێژینەوە لەسەر ئاستی هەموو دنیا دەکرێت لەسەر دەروونزانی و هەموو بوارەکانی دەروونزانی، لە دروستی دەرونیەوە، لە کەسایەتیەوە، لە دەروونزانی کۆمەڵایەتی و سیاسی و تا دوای. ئەتوانین لێ شتێ لەو بەرین شتێ لەو بەرین شتێ لەوە. ئەی خۆت کوای لەکوێیت؟ تۆ لەکوێیت؟ لەو توێژینەوە تۆ دەست و پەنجەی تۆ کامەیە؟ ڕاستە ئێستا ئەڵێن ئێمە خواکە دەرئەچین و بەڵکم ئەو برادەرەشم یارمەتیم بە ئەو کوڕەش کوڕی چاکە و احتیمال هەیە منیش کوڕی چاک بووم کاتی خۆی لە بەکەلۆریۆسا هەڵیانە خەڵەتانم دەست و خەتم خۆش و کوڕی یارمەتی خەڵقم ماوە، بەڵام شتێکی باشم نەکردووە و ئەوانەش شتێکی باشیان نەکردووە کە یارمەتی منیان قبوڵ کردووە. چونکە بەڕاستی ئەم توێژینەوەی زانستیە بەشێکە لە کەسایەتی ئەکادیمی تۆ لە ئایندە، هەتایە بمێنیت و لەم بوارە ئیش بکەیت و وازی لێ نێنیت شانازیەکە بن شتێکم کرد لەسەر ئەوە. ئێستا تەڵەبەکانم هەندێکیان ئەوانەی پێ 30 ساڵ دەرسم پێوتون کەمتر زیاتر پێمە دکتۆر تۆ فڵان بابەتت داوینەتەیە تا ئێستا لە بیرمان نەچوو. من خۆم یەکێک لەو بابەتانەی کە لەسەری نووسی و دوای ئەوە لەگەڵ مامۆستای بەڕێز هیوادارم تەمەن درێژ بێ دکتۆرە سەلوە عەقراوی لە ساڵی 1970 لە گۆڤاری کۆلێجی ئاداب لە زانکۆی مستەنسەریە بڵاوی کردەوە لەسەر بەنمونەکردن نەمزەجە کە مستەلەحێکی زۆر زۆر دەگمەن و تازە بوو. ئەو مامۆستاکەوتی ئەبی ئەمە بکەی، زۆریشم پێخۆش بوو و هیچ مەصدەرێکی لەسەر نەبوو بە عەرەبی نهائیەن، تەنها یەک تێنە نەبێ ئەویش لە ئەمریکا بۆی هێنای بە ئینگلیزی دای بە منیش ئینگلیزیەکەم زۆر باش نەبوو. هەوڵم دەستم کرد بە قاموس و بەهێن بۆ ئەوەی بەڕاستی تمۆحی هەبێ و لە
سمعەتی ئەکادیمی خۆی بترسێ هەوڵەیات بۆ ئەوی خۆی بە جوانترین و باشترین شێوە پیشانی هاوڕێکانی خۆی با و مامۆستاکانی. ئەوەشی نییە و تمۆحی نییە، ئەوە مەوزوعی ترە، ئێمە ڕێز لە هەموو ئەگرین و مەسەلەیەکی تر. لەبەرەوە ئەم توێژینەوەیە ئەگەر بە هاکەزایی وەریگری، هاکەزایە هەڕوات بڕۆ من هەر فێرت ناکەم، تۆ لەوانێ من فێرکی، ئێوە نەوەی ئەمن، من زۆر I'm not so smart لەم بابەتە زۆر زیرەک نیم لەوە، جارویان مناڵێک فێر مەکە، بەڵام ئێوە ماشەڵڵا زیرەکترن و باشترن، بەڵام ئەوە بەکارهێنرێ بۆ شتی باش. لەبەرەوە ئێستا نیزامی پلێجریزم هەیە. پلێجریزم یعنی دزی توێژینەوە. هەر کەسێک ئەبێ بخرێتە ژێر ئەو هینەوە، یعنی تۆ تەسەور نەکەی تۆ ئەو بەحسەی تۆ ئەنووسرێ ڕۆژان بەرنامە هەیە، ئاگام لێ ئەو بەرنامەیە ساڵی 2014 100 هینیان ناینێ، پاسوەردیان ناینێ. کاتی خۆی کە من لە وەزارەت بووم ببورن بۆ ئەوەی هەر بەرنامەکە ئەخەین تڕۆحەکەی تۆ ئەخێنە ناو پلێجریزم ئەڵە لە 100 تا 80 دزیوەتەوە. و هیچ قوتابیەک یا خوێندکارێک مناقەشە ناکات دکتۆرا بێ یان ماستەر بێ یان دبلۆم بێ ئەگەر بەرنامەکەی نەخرێتە ناو پرۆگرامی پلێجریزم بزانم چەند لێ بردووە. لێبردن وەرگیران یا ئەقتیباس ڕێژەی خۆی هەیە. فەسڵی دووهەمم بۆ ئەنووسیتەوە، طبعاً ڕێژەی زۆرە لەم لاو لەولای لێ بێت، وایە ڕاستە. یعنی لەبەرەوە لە 100 ڕێژەیەکی زیاتر مەسموحە تۆ شت وەرگری لە فەسڵی دووەمە. بەحسی چوارچێوەی تیۆریەکەی و ئیتاڵی نەزەریەکەی و بەحسی دراساتی سابقەکەی بەڵێ بۆت هەیە تا ڕادێ، بەڵام بەستن بە یەکتریەوە ئەوە ئیشی و ئەرکی بەڕێستە، بابەتەکان چۆن بەسیتەوە بێ. بەڵام فەسڵی سێهەم خۆتی، یعنی تەنها پێوەرەکان نەبێ کە لەم لاولەولا احتیمالێ وەریگری و بە حازی وەریگری، حەقی خۆتەوە مەوزوعی یان خۆت ئامادەیکەی یان ئامادەیانکەی خۆتی. پلێجریزم لێرە بێ زۆر کەم بێ، ئەوە لە ئەنجامەکان و دەرئەنجامەکان و یان ریزەڵتس ئەند کۆنکلوژن، ئەو کاتە ئەبێ تۆش لێرە دەورێک ببینی. کەواتە ئێمە بە ئاواز لەو بەرنامەیە بین، بەرنامەکە با لەناو خودی خۆمانە بێ. یعنی من لە مێژووی نووسینی توێژینەوە وەکو خۆم، مێژووی سەرپەرشتیارم و مێژووی گفتوگۆکردنم بۆ تقریبا زیاد لە 220 کەسم گفتوگۆ کردووە لەسەر ئاسی ماستەر و دکتۆرا. یەک شت ئەخەمە بەرچاوم، هەچەنەوە پاسوەردە نابێت پێتان بڵێم، بەڵام پێتان ئەڵێم یەکەمین شت ئەو پرسیارە لە خۆمەکەم، ئایا ئەم توێژینەوەیە تەڵەبەکە، قوتابیەکە، خوێندکارەکە خۆی کردوێتی یاننا؟ ئەو پرسیار لە خۆمەکەم لە ڕێگای چاوە ئەکادیمیەکە بۆم دەرئەکەوێ خۆی کردوێتی یاننا. خۆت بیکەی بە لاوازی زۆر باشترە لای من خۆت بیکەی، خۆت نەیکەی بە بەهێزی. چونکە خۆت کردی بە لاوازی ئەرشی خۆتە. ئەڵێم بابە کچم ناو چییە؟ لانە خان. ئەڵێم وەرە تۆ ئەمەت کرد، ئەمە وانییە، ئەمەت کرد، ئەمە چاکە، ئەمە زیایە، ئەمە نوقسانە، ئەمەی بۆ ئیزافەکە. لانە ئیشیشی باشی کردووە، وەکو هەموو یەک لە ئێوە. حتا تەنانەت تەڵەبەکانی خۆشم یان جاری وا هەیە سوتفەی کردووە، فەسڵی دوانم ڕەفز کردووە، ئەی تۆ نییە، بۆنی ئەەکەم کە ئەی تۆ نییە. خۆت بیکە، شانازی بە خۆتەوە بکە. با زەعیف چییە؟ بەهێزە بیت. یعنی ئێمە نامانەیە شتێکی حازمە بۆ بکەی هی خۆت نەبێ، چونکە ئێمە تەقییمی خۆ دەکەین. و هەم با یەکشیشان پێ بڵێم، ئێوە
ماشەڵڵا لوتێکی زۆر کارا و باشتان هەیە بۆ بۆنکردن بۆ نەکەن کورە فلان کەس یارمەتی ئەیات ئاگامان لەوەیە هەمووی فلان کەس خۆی نییە ئەوە خۆی ئەو مستەوایە نییە ئەو شتەکە ئەو هەمووتان یەک شارەزای یەکتری بوون لە ژێرە و لەسەرەوە و نازانم شارەزای یەکتری هەمووشتان ئاستی هەریەک لە هەمووتان نەزانن ئاستی زانستیەڵە لەبەرەوە بیسەلمێنە کە خۆت هەوڵێیت و ماشەڵڵا تەڵەبەی زیرەکەیە و هیوادارم هەر هەمووتان وابن ئەتوانی پرسیار بکەی لە تەڵەبەکانی برادەرەکانت هاوڕێکانت ئەوە مامۆستاکان لێرە دەتوانین پرسیار بکەی هیچ تەرەدوودم ئیزعاجیکە مامۆستاکە بێزاریکە بۆ ئەوەی نییە وەڵامێکی زانستی دەستکەوێ بۆ بابەتێ بۆ کێشەیەک بۆ هەڵوێستەیەک کە تۆ لە توێژینەوەکەتا پێویستت پێیت بەحث وایە خۆی ژنەکەی ئەچن بۆ غاباتی ئەفریقیا بۆ ئەوەی بە دوای میکرۆبێکا بگرێن ئەم میکرۆبە بۆچی لە ناو مێشێکە مێشەکە گازی لێ بگرە 72 ساعت خەوی لێکاو و کوژێ ئەچنە ناو ئەو زلکا و بەحسەکەن ئەچن لەگەڵ مارو مێرووە ئەچن نەمانوتووە وا بکەنەوە خۆ بخەرە بەر مەترسیەوە نە بەس تەنانەت ئەوەیە تۆزێک زەحمەت جەنابەت بەڕێزت تۆزە زەحمەت بکێشە دوو پرسیار بکەوە هەوڵ بە و هەندێشت لێی تێناگەی وازی لێ مەهێنە هەتاکو لێی تێبگەی نقطە سەریدە ئێمە کێشەمان چییە؟ کێشەکەمان لەوایە کە هەندێشت تێناکە دەی ئەڵڵا دەی با بڕۆمە سەر ئەویتر ئەمانە کەڵەکە بن دوای ئەوە لە ئەخیرە چی دەرەچێ؟ توێژەرێکی گێژی یعنی گێژ ببوورە نازانی چیت کردووە خۆت شوێ لە هەڵوێستێکە لە مەحەتەیەکە تۆ شتێک هەبوو نەوزانی جوای بدە و وازی لێناو لێی گەڕێ ئەوانە هەمووی کۆوە بێتەوە شتێکی باش دروست نابێت لە کۆی گشتی ئیشەکە کۆی گشتی ئیشەکە بە کۆی گشتیەوە بە هەموو تاکەکانیەوە مفرەداتیەوە ئەبێ مەزبوط بێ ئەمە دروشمت بێ ئەگەر ئەمە دروشمت بوو من لێت ناترسم بنووسە و مەترسە و بپرسە و مەترسە و هەوڵ بە و تەماڵی مەکە ئەمە ڕاستیەکەی خەتەکی گشتیەکانە من ئێستا هەنگاوەکانتان پێ ئەڵێم هەنگاوەکان زۆر بەکردارن زۆر عەمەلی و بایەکی شتان پێ بڵێم ئەوە تۆماریش نەکرێ هەر ئەیڵێم لەم پۆلا دوو سێ بزانم توانای پێشبینیم چەندم پێڵێ 5 کەس لەوانەیە بە قسەم بکەن ئاگاتە لێبێت ئێمە ئەبێکەڵین بەحسی وشیاریەکەین ئەبێ ئاگامان لێبێت تۆ سرم بۆ لە قەی نێزانم گوێت لە من نییە مەسەلەن ئەبێ بەڵام من ئەوە ناخەمە بەرچاوم ئێستا بەڵام پێ دەڵێم چونشی ئەمێ بیسەلمێنی من هەڵم ئەو پێشبینیم غەڵەتە دوان سیان چوار پێنج زۆرە بە قسە مەکەن و لەسەر ئەو ڕێبازاڕن ما باقی کار ئەدەم با هەر بۆ خۆی قسە بکات هیوادارم وانە بێ من هاتووم بۆ خزمەتی ئێوە بۆ ئەوەی هەمووتان بە ڕەنگێکی جوان بە ئەدایەکی جوان بە بەرهەمێکی جوان بە توێژینەوەیکی جوان و ڕێکوپێک دەرچێت ئەوە ئامانجەکەیە بەڕێزان ئێوە ئێستا ناونیشانی توێژینەوەکان تقریباً سەقامگیر بووە تا ڕادەیەک هیچی ترم پێ مەڵێن چونکە مەوزوعێکە علاقەیە بە ئیدارە و بە مامۆستا ڕۆژگار و ئەوانە ئەوەی کە زۆر مهمە ڕاستیەکەی
کۆلێکشن داتا قۆناغێکە پێش بابەتەکان، یعنی کۆکردنەوەی زانیاریەکان، جەمع المعلومات، ئەو زانیاریانەی کە پەیوەستن بە گۆڕاوەکانت. چەند گۆڕاو دێ؟ یەک دوو، لەوە زیاتر نییە. چەنە گۆڕاوەکان چین؟ چی هەیە سەرچاوە دەستت کەوت سەرچاوەی زانستی لەسەر گۆڕاوەکان کۆکردەوە. دوو جۆر سەرچاوەیە، سەرچاوەی تیۆری هەیە کتێب، سەرچاوەی توێژینەوە هەیە. توێژینەوەکان زۆربەیان ئەگەر هەمویان نا بریتین لە تێز و نامەی ماستەر و دکتۆرا ئیسفادەی لێکەی. تۆ ئەگەر ئێستا 20 سەرچاوت کۆ کردەوە، ئێستا زۆر کەس دەپرسیارێ دکتۆر ئێمە چەند سەرچاوە باشە؟ خۆ ئێمە خەیار و تەماتە ناکڕین چەند چیلۆ و چەند سەرچاوە یان چەند سەرەمەڕ و نەشتیوان نییە. چەند سەرچاوەی باشت دەستکەوت بتوانی بەکاری بێنی تەوزیفیکەی بۆ بابەتەکەت باشە. 10 سەرچاوە باشە، 7 باشە، 20 باشە. بەڵام بەڕێزان یەک شتان پێ بڵێم، ڕجاتان لێکەم، ئەم فێڵە نە لە ئێمەی بکەن و لە خۆتانی بکەن. سەرچاوە مەنووسن بەکاری نایەن. زۆر تەڵەبە هەیە ئەیبینین سەرچاوەیەکی زۆری نووسیوە بەکاری نێناوە یان دەستی نەکەوتووە. ئەمەش نوعێکە لە دزی شەرعی. دزی شەرعی من ئاماژەم پیاوە، ئاماژەت پیاوە، بەڵام دەستت نەکەوتووە. لە ژیانمە بۆ ئەوی خاوەن ئەو قسەیە ئەبێ خۆشی لەو ئاستا بێ، بۆیە لە بابی وەسفکردن نیە. لە بەکەلۆریۆسەوە بە درێژایی 45 ساڵ من دەرزەڵێمەوە هیچ سەرچاوەیەکم بە تەڵەبە نەوتو ئەگەر خۆم نەم بێ. چونکە جوان نییە من ئەوە بە بەڕێزت بڵێم و خۆشم ساحێبی ئەو هەڵوێستە نەبم. لەبەرەوە سەرچاوە هەیە، بگەڕێیت هەیە و نەگەڕێیت نییە. بەڵام تۆ یەک سەرچاوە بگری 200 سەرچاوەی لاوەکی تیابێ ئەوانە بەکاربێنی خۆت نییە، بەڕاستیەوە شتێکی باش نییە. ئەم سەرچاوانە چی لێ یەکەیت؟ خۆ تۆ کتێبێک ناتوانێت کتێبەکە هەمووی نەقڵکەی بۆ تێدا، هەمووی پێویستی بە 5-6 لاپەڕەیە، لە با بڵێن چوارچێوەی تیۆری پێویستی بە 15 لاپەڕە، ئەو پەڕی 20 لاپەڕە، لەوە زیاتر نییە. بە چی یەکەی تۆ؟ شتێک ئەساسیەکان کە پەیوەستن و ڕەبتن بە متەغەیراتەوە کە بە تەسەووری تۆ ئەمە باشە تەوزیف یەکەیت و بەکارێنی لە تێزەکەتا، لە توێژینەوەکەتا ئەینووسیت. اینجا من هەرچەنە من نامەیە یعنی سەرچاو ئەتوانی وەرەقەیەکی گەورە بەکاربێنی، خەتێکی بۆ ڕاژێ، با بڵێن وەرەقەیە ئاوا هەیە، ئەمە وەرەقەکەیە، ئەمە ژمارەکەیە، ئەمە ناوی توێژەر و ساڵە، ناو و ساڵ، ئەمە ناونیشانی کتێبەکەیە یان توێژینەوەکەیە، ناونیشان. ئەگەر توێژینەوە بێ ئەمە پێوترە کۆمەڵگا و نمونە عەینە و ئامار. چی بەکاران لێرا بینووسە پێست پێ بێ باشە. ئەنجا دوایەوە ئەمە ئەنجام و دەرئەنجامەکان. دەیت لێرە کتێبێکت هەیە، ئەم کتێبە هی سی منە ناسە، ڕقەمی یەکیەیت، لێرەش ڕقەمی یەکیەیت. هەرچەنەوە بۆ ماستەر زیاتر باشە، ماستەر و دکتۆرا باشە، بەڵام بۆ ئێوەش باشە. یعنی با پێتان بڵێم هەموو دنیا، پێشکەوتنی هەموو دنیا لە ڕووی ئادەرونیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی مەدەنیەوە، لە ڕووی کولتوریەوە لەسەر ئەساسی توێژینەوەی زانستی.
دوێنێ نازانم کچێکە کوڕێکە جایزەی نۆبڵیان وەرگتووە لە فیزیا لەسەر چی جیهازێکیان دۆزێتەوە تێرە ثانیە یعنی ثانیە چی پێڵەن ثانیە چرکەیەک چەند چرکەی تایە چەند چرکەی تایە چەند چرکەیەک چەند ئەزانی چیان دۆزیوێتەوە من بەڕاستی ئەم بەیانی هەستام ینی ئەو توێژینەوەیە سیر بوو لام جایزەی نۆبڵیان لەسەر کردە لە سێ چوار چرکەی چرکە نەواتیان لە خەلیەیەکا دۆزیوێتەوە لە هینە لە زەڕەیەکە ئەم نەواتە لەناو ئەو زەڕەیە چۆن تەفاعولەکە یعنی زەڕە چییە ئێستا تۆ هەڵە مەلاین زەڕە هەڵەمەژی ئەو چرکەیە چەنە من ئەوە هینی کردم بەڕاستی سەری سوڕمانم ئەو چرکەیە تریۆلەها نازانم چرکەیە لە چرکەیەکە یعنی بە درێژایی 13 ملیار ساڵ چەند چرکە هەبوو ئەوەنە چرکە لەو چرکەیە هەیە ئەو با تۆمار کرێ بۆی بزانن ڕاستە دەقیقە و قسەی کەمیانە زانست ئەبێ زۆر شت هەیە وردن زیاد لە حەد وردن ئەوسا نانۆ تەکنۆلۆژیا لەسەر ئەوە ساستە دروست دەبێت و پێمان ئەڵێن ئەو لە ناو ئەو وردکاریە چ جۆرە کارلێکردنێک و تەفاعلێکەیە توێژینەوەی زانستی هەرچی شتێک قابیلی ئەوە نەبێت کە بە پێوەری منطقی زانست و قابیلی دیراسی زانستی نەبێ جۆرێکە لە خۆرافە هەرچی شتی قابلی ئەو منطقە نەبێ جۆرێکە لەوە جۆرێکە یعنی من شتێک لی نەزانم و قابلی بەحسی علمی نەبێ سا بەحسی علمی ئەوەی کردبێ ئەوانی تر چییە زۆر بە ئاسانی ئەتوانی هەموو شتێک دراست کراوە ئەوە ئەوانەی تا ئێستا دراست نەکراون قابلی ئەوەیە دراست کرد لەبەرەوە ناونیشانەکە نووسی ساڵەکە و ناونیشانەکە و دوایەوە کۆمەلگا و نمونونەکە و دوای ئامارەکە و دوایەوە لە دوای ئەو سەرچاوەی کە تۆ کۆکرد ببورن لێرە ببورن ئەوە کا لە هەمووی مهمە دقەکان دق و لاپەڕە دق و لاپەڕە ئەوە کە زۆر مهمە ئەمە تۆزێک مەجای زیاتر بەرێ نەقڵیکە یان کۆپی پێستیکە لێرە و لاپەڕەکە بنووسە تەواو تۆ ئەم کتێبە بڵێ نیو لاپەڕە ڕبع لاپەڕەیەک تەواو دێیتە سەر دووهەم ئەمە باشترین ئاسانکاریە سەرت نایەشێ من ئەو هەموو کتێبە تۆ چی 12 کتێب وەرەگری نازانی چی لێ بکەی بیخوێنەرەوە کامەی کە عیلاقەی هەیە زۆر بە ئیشەکەی تۆوە نەسەکانی لێوەرگە معلوماتەکانی لێوەرگە دەقەکان زانیاریەکان شەرت نییە تەنها دەق بێ زانیاریەکانی لێوەرگە و لاپەڕە کە هەیە دەینووسیتەوە زۆر ئاسانە ئەم جەدوەلە لەبەر دەسایە لەبەر چاوایە فلان کەس وایوت ئەوە لاپەڕەکە ئەوە فلان کەس و ئەمەش ئیسفادەی لێکەی بۆ تۆمارکردنی سەرچاوەکە لە دوایە لەوە شای جێژ نابێت ئەم بابەتی سەرچاوە و گەڕان بە سەرچاوە من زۆری ئێمە ڕاستێکی بەڵام بە شەرتێک ڕۆژانە ئەبێ بەڕێزت خەریکە خۆم ناشیرینەکەم بەڕێزت ئەبێ ڕۆژانە 2 سەعات بۆ 4 سەعات بە مەکتەباتە بگەڕی یان ئەگەر نەگەڕای لە ڕێگای ئینتەرنێتەوە بگەڕی بە دوای سەرچاوە جەدوەل بۆ خۆت دانێ فرسەتێکی زۆر بە نرخە بۆ بەڕێزت بۆی بگەڕی بۆی سبەینێ ئەمە ئەبێ بە ڕەسیدێک بۆ ڕێزگرتن لە خۆت
على من ئاسەیری کە چەند هەوڵمما چەند باش هەوڵمما چەند ڕۆشتم بۆ مەکتەبە خەریکیەوە بووم ئەمە ئەبێ بە مەشقێک بۆ تۆ و بە خولیایەک و بە عشقێک بۆ تۆ بۆ ئەوەی خوێندن لە ئایندا تەواوکەی ماستەر و دکتۆرا لەسەر ئاستی بەکەلۆرێس نەوەستی ئێمە ئەمانەیە ئەو پاڵنەریە و ئەو خۆشەویستیت بۆ دروست بێ ڕاستێکی لە ڕێگای چی لە ڕێگای توێژینەوەی زانستی ئەمە ئێمڕۆ چەندی مانگە دووە سێیە چوارە ئەمە ئەتوانین لە چواری لە ئیمڕۆوە دەست پێ بکەن ئەگەر دەستیشتان پێکردی بێ پێشتر باشتر من لە ئێمڕۆ حسابی یەکەم تاوەکو چواری دوانزە یەک مانگ ئەمڕۆ چواری یازدەیە ڕاستە ئەڵم خوایە نقسانیم هەیە لێرە ئەوە سوپاستان دەکەم لە تاکو چواری یانزە یعنی یەک مانگ با یەکشتان پێ بڵێم ئەوەی من شت نییە کۆنکریەتی و تەواو دەقا و دەقوەریگری ئەگەر زووتر تەواو کرد باشتر بەس من مەجالێکی زۆر باشمەتە تێ چوار هەفتە بۆ کۆکردنەوەی سەرچاوەکان و بۆ بەتاڵکردنی تەفریقکردنی زانیارە پێویستەکان بەپێی ئەم خشتەیە لە چواری یانزەوە تەبعاً ئێوە چی ئەکەن دەست ئەکەن بە نووسینی بەشی یەکەم بەشی یەکەم بریتیە لە چی بەڕێزان بریتیە لە چوارچێوەی توێژینەوەکە جاری وایە بەشی یەکەم ناوی ئەنێن کێشە و گرنگی جار ئێمە کردومانە بە شێوەی گشتی چوارچێوەی توێژینەوەکە چوارچێوەی توێژینەوەکە بریتیە لە چی پێشی شێشی سێ چوار دێڕ لەسەر بابەتەکە دوایەوە چیتە ناو کێشە دوایەوە بەحسی گرنگیەکەی دوایەوە بەحسی ئامانجەکانەکەی دوای ئەوەی بەحسی چیەکەی پێناسەکان چونشێتەوە ئەو پێناسانە ئەتوانی ئالێرا هەمویان بنووسی دەقەکان و زانیارەکان پێناسەکانی گۆڕاوەکانت تەواو بەڵام کە لە کاتێک بەشی یەکەم ئەنووسی ئەبێ جیاوازی یاخود جیاکاری بکەی لە نێوان کێشە و گرنگیە بەڕێزان ئەمە زۆر قابلی ڕاوبۆچوونی ئەموو ئەو ناکات و ئەمە تەنها ڕاوبۆچوونی من نییە هەم ئەزمونێکی دوو درێژی منە و هەم ڕاوبۆچوونی سەرچاوە زانستیەکانە ئەبێ ئێمە جیاوازی بکەین لە بینی کێشە و گرنگیە زۆربەی تەڵەبە حتا ئەوانەی ماستەر و دکتۆراش تێکەڵەیەکەکەن تێکەڵەیەکەکەن لە نێوان کێشە و گرنگی ئێستا پێتان ئەڵێم زۆر بە ئاسانی کێشە کێشەیە گرنگی گرنگیە شت نییە دووبارە بێتەوە لە توێژینەوەی زانستیە ئەمە یەک شت نییە پەیوەندی بەویترەوە نەبێت لە توێژینەوەی زانستی ئەوەی لە بیدایەتەوە نووسی لە نهایەتیشەوە پێویستت پێ بێ لەبەرەوە کێشە چییە تۆ دوو گۆڕاوت هەیە چییە گۆڕاوەکانت بۆشایی سۆزی و با بڵێن هیوا و گەجبینی بڵێن دوو گۆڕاوە یاخود هیوا بسڕینەوە شتێکمان نییە یەک دە باش با گۆڕاوێکیان نەرێنی بێ بێئومێدی و گەشببینی گۆڕاوێکیان نەرێنیە گۆڕانێکی ئارێنی
عادەتەن لە کێشە چیەکەیت؟ هەموو کێشەیەک دیدی خۆتە بۆ بابەتەکە. دائیمەن ئەڵێ توێژەر ئەبێ لە ژیانی ڕۆژانەیە کە هەندێک کێشە ئەبینێ ئەرێ خەڵقەکە بۆ وایان لێ هاتووە، بۆ ڕێز لە خەڵکی تر ناگرن، هەبینی دیاردەیەکە بەس ئەم دیاردەیەک و کێشە تەڕحیەکی کە ئینسان کە مرۆڤ ڕێزی لە یەکتری نەگرت چی دروست دەبێ؟ ئەتوانن چەند خاڵێک هەر یەکە لە ئێوە چەند خاڵێک بڵێن ئەوە کێشە کە ڕێزمە کێشە دروست دەبێ، بە تێگەیشتن لەگەڵ یەکتریا دروست دەبێ، عاجزبوونی لەسەر بنەمایەکی زۆر زۆر بۆش لەگەڵ یەکتریا دروست دەبێ، شەڕانگێزی دروست دەبێ، نازانم چی دروست دەبێ. ئەمە هەموو تەواو کێشەیەتەوە. پێویست ناکە بچیتە سەر چاوە بۆ کێشە، خۆت کێشەکان نووسی لە ڕوانگەی خۆتەوە. تۆ 4 ساڵە قوتابی دەروونزانی خوێندکاری دەروونزانی 4 ساڵە، یعنی معقولە نەزانی شتێ بنووسی وەکو ئینشاء وەکو پەخشان لەسەر کێشە، بەڵام پەخشانێکی تۆزە زانستی بێ. کەواتە هەر گۆڕاوێک ئەرێنی بوو کەمیەکەی کێشەیە، هەر گۆڕاوێک نەرێنی بوو زۆرەکەی کێشەیە. تەواو. ئەگەر خەڵق بێ ئومێد بوو ئەگەر کەم بێ مەعاشە بێت، ئەگەر کەم بێ حەرەکە ئەبێت، ئەگەر بێ ئومێدی بوو ئەوە حەرەکە لە بازارە بوو، ئەگەر بێ ئومێدی بوو زۆر بوو، بێ ئومێدی زۆر خاسەتەن لە لای لاوان ئەگەر نمونونەکەت لاو بێ و تەڵەبەی زانکۆ بێ پەنا ئەبا بۆ شتی خراپ، پەنا ئەبا بۆ شەڕانگێزی، پەنا ئەبا بۆ لەوانەیە بابەتی هۆشبەرەکان، پەنا ئەبا بۆ تاوان، پەنا ئەبا تووشی خەمۆکیە بێ تووشی بنووسەوانە هەموو ێزانی تۆ نابێ من پێت بڵێم. بەڵام ئەگەر گەشببینی کەم بوو، ئێمە لێرا بەحسی کێشاکەی، ئەگەر گەشببینی کەم بوو ئەوە معنای ئەوەیە دائیمەن شتەکان شتە خۆشەکانیش چێژیان لێوە ناگرین، کەسێکە کە ناتوانێت چێژ لە ژیان و بەختەوەری خۆی جێبەجێ هەتا دوای خۆت بنووسە. ئەمە لە ئیبتیداییەوە ئەمەیان فێر کردووی، بەڵام تۆ بە سیاغەتێکی سایکۆلۆجیانە، زانستیانە، مەنتقیانە لاپەڕەیەکم بۆ نووسی لەسەر کێشە. لاپەڕێ زیاتر نییە بەڕێزان، من زۆر و بۆرم نایە، یەک لاپەڕە بەسە لەسەر کێشە. دوو گۆڕاوت هەیە، یەکێکیان ئەرێنیە کەمەکەی لە ڕوانگەی تۆ چی دروستەکە و زۆرەکەی لە ڕوانگەی تۆ ببوورە. ئەگەر نەرێنی بوو زۆرەکەی لە ڕوانگەی تۆ چی کێشەیە دروستەکە، ئەمەیە پاڵت پێوە نیە توێژینەوەکە بنووسی. گرنگی مەوزوعێکی ترە بەڕێزان، گرنگی هەر گۆڕاوێک لەم گۆڕاوانە لە ڕێگای توێژینەوەکانی پێشوو ئەگەر پەیوەندیان بە چەند گۆڕاوێکی ترە بێەوە گرنگە. بۆ نمونە تۆ توێژینەوەک لەسەر ئاوە نووسی، ئەگەر بەحسی گرنگی ئاوەکەی فلان کەس ناو چییە؟ عادل ئەڵێت ئاو زۆر باشە بۆ کشت و کاڵ، خۆشی ئەڵێ ئاو زۆر ئاو پەیوەندی هەیە بە ژیانی ئینسان. مەسەلەن یعنی مەجموعەیە توێژینەوە کۆکەیتەوە دەرئەنجامەکەیانە نەنووسی کە پەیوەندیان هەیە بە گۆڕاوەکەتەوە، کەواتە مادەم ئاو پەیوەندی بە 20 گۆڕاوی تر هەیە کە گرنگن، کەواتە ئاو گرنگە. هیوا پەیوەندی هەیە بە خۆشگوزەرانیەوە،
پەیوەندی هەیە بە مەسەلەن با بڵێن گەشتبینی، پەیوەندی هەیە بەوەی کە پەیوەندیمان لەگەڵ ئەوانی ترا بە باشی و بە ئەرێنیە ڕوات، پەیوەندی هەیە بە ئەدای باش و بەرهەمی باش، پەیوەندی هەیە بە ئیشی باش، پەیوەندی هەیە بە نووسنی باش، پەیوەندی هەیە بە خۆراکی باش. ئەمانە هەمووی کەواتە خۆراک و نووسن و ئەدا و پەیوەندەکانی لەگەڵ ئەوانی ترا ئەمانە هەمووی گۆڕاوە کێ سەلمانوێتی توێژینەوەکانی پێشوو. تۆ بەس ئەڵێ عادل ساڵی 2023 لە توێژینەوەیەکە دەڵێت گەشتبینی یاخود گەشتبینی پەیوەندی بەوە هەیە، تەواو یەک دیێڕە ئەچیتە سەرێکیش تر دیێڕێ دوو دیێڕ دوو لاپەڕە سێ لاپەڕ لەسەر گرنگیە نووسی ئیسپاتی ئەەکەی کە ئەم گۆڕاوانەی تۆ لە ئاسمانەوە لە فەزایەکی خارجیەوە نەتێناوە لەسەر ئەرزە لەسەر واقعە کۆمەڵایەتەکەی خۆت واقعە کۆمەڵایەتی خۆت لە ڕێگای توێژینەوەی زانستی دەیسەلمێنێت کە ئەم بابەتی تۆ گرنگە. اینجا دوای ئەوە وەرە سەر ئەوەی ئەگەر نمونونەکەت تەڵەبەی زانکۆ بێت تەڵەبەی زانکۆ ئیتر ئەوە وزەیەکی بێ سنوورن لە کۆمەڵگا دووسێ دێڕژ لەسەر نمونونەکە و یان بەحسەکەش بڵێت تا ئێستا ئەگەر نەکرابێ بڵێ نەکراوە ئەوش بەشێکە لە گرنگی، بەڵام گرنگی لەیایە چێ پرسیاری هەیە لەسەر کێشە و گرنگی پێم بڵێ. کێشە بەڕێی خۆ دەنووسی، سەرچاوە لە کێشە نانووسێ ئەلا ئەگەر یعنی شتێکی زۆر بەڵێ فەرموویتەوە. ڕای عولەما جوانە و پرسیارە دەستخۆش دەستخۆش هەچی پرسیار هەیە بیکەن شەرم مەکەن. پرسیاری خراپ و باش نییە، هەموو پرسیارێ باشە لەبەرەوەی هەموو پرسیار هەڵەقڵێ لە بیرکردنەوە. لای من بیرکردنەوە شتێکی پیرۆزە، پیرۆزترین پرۆسێسی کەسانی وەکو ئێوە بەڕاستی. تیۆرەکان لە ئیطاری نەزەریە نووسی بەجێ بێڵە بۆ ئێوە تێکەڵیان نەکەین، هەر یەکە شوێنی خۆی هەیە، بەڵام لە گرنگیە تۆ مەحاولەکەی لە ڕێگای دەرئەنجامی توێژینەوەکانی پێشوو ئەوەی هەر توێژینەوەیەک یعنی بیخەیتە ڕوو کە پەیوەندی بە یەکێ لە گۆڕاوەکانی تۆ هەیە لەگەڵ گۆڕایەکی ترە معنایەوەیە لە دواییە لە کۆی گشتی شتەکانە ئەی سەلمێنی بڵێ لەبەر ئەوەی گۆڕاوی فلانم پەیوەندی بەو گۆڕاوانە هەبوو کە باسمان کرد لەسەرەوە بۆیە توێژینەوەکە زۆر گرنگە، ئەو دوو گۆڕاوەکە زۆر گرنگە. بەڵێ لە چی شوێنێکە زۆر باش ئەویش بەشێکە لە توێژینەوەکانی پێشوو ئەسڵەن داتا کۆڵەکەی توێژینەوەی زانستیە. ئەگەر دەستت کەیە داتا و زۆر پەیوەست بێ بە گۆڕاوەکانت بەڵێ و دەستخۆشیشی لێەکەم. بەڵێ خۆی ئەو بەحسە خۆی لە خۆیان گرنگە. یعنی من یعنی نازانم و هیوادارم لەوا دەقیق بم دائیمەن بە دوای گۆڕاوێکە گەڕێم نەکرابێ یان زۆر کەمی لەسەر کرابێ. یعنی بەعزە گۆڕاوێک هەیە لای خەڵکی تر لەوانەیە زۆر سیر و سەمەرە بێ بەڵام گۆڕایی نێمە بسەن ئێستا بۆ پێتان دەڵێم ئەوە هەرچەند ئێستا کرا من ماوەیەکی زۆرە لەسەرم نووسیوە سیماتە تاریکەکانی کەسایەتی ئینشا ڕۆژێ سیمینارێکتان بۆ کەم پێتانە یان لەسەر میگالۆمانیا یان ترس لە بەختیاری کردمان لەسەر ئاسی دکتۆرا یان چێژوەرگرتن لە ژیان زۆر کەمە یان سەرمایەداری دەرونی مامۆستاوات کردی سەرمایەداری دەرونی
بەڵام ئەوەنە داپۆشرێناون لە ڕووی زانستی و لە ڕووی توێژینەوە با ئێمە بزانین بەڕێزت قەیناکە تۆ لە مەشروعی بەحسی بەڵام تۆش ئەبێ کەسایەتێکی ئەکادمی خۆت بنوێنی و بسەلمێنی کە تۆ شتێکەکەی کە تا ڕادەیەک دەگمەنە. ئەگەر تۆ بابەتێک هەڵبژێریت هەستەکەی توێژینەوەی لەسەر نەکرابێ بەڵام بابەتەکە بابەتێکی دەرونی بێ. ئێمە شتێکمان کرد لەسەر عاجزبوون. ئێستا لەم پۆلەی ئێوە حسێبی کەم نییە مەجموعەیەکتان عاجزن لە مەجموعەیەکتان. ئەو قسە لەگەڵ ئەوان ناکەوە ئەویش دەڵێ لەگەڵ ئەوان ناکەوە. نەزانم هەر بە بۆ نەزانم. طبیعەتی کۆمەلگاکەوە هەر لە ناو خزمی خۆتە ئەو لەگەڵ پوریە ئەو لەگەڵ مامیە ئەو لەگەڵ خاڵێ ئەو لەگەڵ کوڕی خاڵێ ئەو عاجز بوو. ئەمە چییە ئەسپانی؟ ئەو قەتیعە ئەو دابڕانە کۆمەڵایەتیە لەگەڵ یەکتریە. هۆکارەکانی لەوانەیە ئەگەر گەڕێ بە دوای هۆکارەکانی زۆر زۆر بەسیط و زۆر زۆر سیر و سەمەرەن یانی هیچ یانی هۆکارەکانی زۆر زۆر زەعیفە. ئەو وای وت و ئەو وای تەماشاکردمەوە وەزانێ من نازانێ کوڕی چێم وەڵە معازبوونەکان لەسەر ئەوە ساسێ لەوانەیە شتی تریشە بێ بەڵام لەوانەیە نەگاتە ئەوە بەڵام تەبیعەتی کۆمەلگای ئێمە لەبەرەوەی پەروەردەکەمان پەروەردەیەکی زۆر زۆر پتە نییە و خواوەکیلیە دڵمان ناسکە و هەستەکەین ئێمە ئیتر ئەبێ هەموو کەسێک ئاوا تەمەنا و سەلاممان بۆ بکات و ئەگەر وانەکات ئەوە عەزیەتمانەیە و ئیهانەمانەکە و سوکایەتیمان پێکا ئیتر دەستێک چەکەکان ئامادا بن. یەکێ لەو چەکانە چەشی دابڕانە من بژمێرێ قسەی لەگەڵان ناکەم. ئەوە ئەگەر شتێکی وا هەبێ دراسەیەکی وا هەبێ وەڵا پێویستی بە سەرچاوە نییە. ئەوەنەوە سەرچاوە هەیە ئەوە نەمان سەرچاوە هەیە زۆرمان هەیە بەڵام پێویستی بە دراستە. زۆر شت هەیە زۆر دیاردە هەیە ئێمە بەڕاستی ئەبێ نەکراوە ئەبێ بیری لێ بکەینەوە. یەکێکە لەوەی کە تۆ بیرەکە باوەڕتان هەبێ کەس هیچ عالمێک عەقڵی بەقەدەر عەقڵی تۆ باشتر نییە. بەس فەرقتان چییە؟ ئەو زۆر بەکارێنێت تۆ بەکاری نایێ. یان چیتە چی عیبێکت هەیە؟ هەڵێ دەنکە فاسۆلیایەک یەک دەنکە فاسۆلیا وزەی 24 ساعتە دەیاتێ بۆ بیرکردنەوە. ڕۆژی چەند دەرێک فاسۆلیا خۆت بەقەدەر هەفتا ئەریشتای فاسۆلیا خۆتەوە بۆ بیرکردنەوە. یعنی لە خواردنە لە جلو بەرگە لە مەسائلی کۆمەڵایەتیە یعنی ئێوە پێگەی زانایەکانتان هەیە بەڵام وەکو زانا هەڵس و کەوت ناکەن وەکو زانا وزەی خۆتان بەکار نایێنن. ئەگەر بگەڕێیت حرەکە هەیە ئەگەر حرەکە نەبوو ئەوە بەحسیش نابێت و تەواو وانوانە. کەواتە فەسڵی یەکەم زۆرم نەماوە چوشی ئەوە کە ئەوەی کە زۆر مەبەستم بوو ئەو خاڵە سەرەکیانە بوو سەرچاوەکان یاخود کۆکردنەوەی کان و توێژینەوەکان لە چواری دەوە وتمان بۆ چواری یانزە. بەڵام ئەم کۆکردنەوەیە وتمان چی؟ کۆکردنەوەیان و بخودکردنەوەیان و ڕێکخستنیان لە شوێنێکی تایبەتە بۆ ئەوەی تۆ سێکە خۆت خزمەتی خۆ دەکەی لە قۆناکی ترە. ئەمە بەشی یەکەم کە چوارچێوەی توێژینەوە یان توێژینەوەکە دەست دەکەی بەنووسین تەواو. تۆ کەرەستەت هەیە
کەرەستەکانت هەیە هەمووی دەستەکەی ئەخێتە ناو شوێنی با بڵێن چوارچێوەی توێژینەوەکە تەواو چوارچێوەی توێژینەوەکە بریتیە لە چی؟ بریتیە لە کێشە پێشەکێشی زۆر ئەو زۆر مهم نییە کێشە گرنگی ئامانجەکان پێناسەی گۆڕاوەکان بەڕێزان سنوور و ئامانجەکان و سنوور هەچە من زۆر لەگەڵ سنوورانیم بۆیە نەشنم نووسی چونکە سنووری توێژینەوە بەڕێزان یەک نقطە هەیە حەزەکەم لەیلان و ئاوات و دابان زۆرگوێ لێ بنووسی کە تۆ سنوورت نووسی توانای گشتاندنی ئەنجامەکانت لاوازە بێت یعنی کەوتم من ئەم توێژینەوەم کرد لەسەر قوتابیانی خوێندنی ساڵی خوێندنی 2022 و 2023 ناتوانم ئەم توێژینەوە گشتاندن بکەم لەسەر 2024 ناتوانم بەڵام ئەشتوانم بەس ئەشی کەم بەس غەڵەتە لەبەرەوە ئەو سنوورە دائیمەن ساڵیتیانە بێ باشە ساڵیتیانە بێ بەڵام تۆ ئەمە ئەکێتە بەر شاڵاوی ڕاو بۆ چوونی تایبەتی بۆ ساڵەکەت دانەناوە تەڵەبەکەشە ترسێ لە ترسات ساڵەکە دانێ بەڵام بۆ ئەوی بزانی بەرچاوت ڕوون بێ واعی بیت کە سنوورت دانا لەو سنوورە زیاتر ناتوانێت ئێمەمانەی گشتاندن بکەین ئەمانەیە بڵێن کاکە هەر کەسێک بێئومێد بوو گەشببینیش نییە باوا بڵێن ئیتر ئەم ساڵ بێ و ساڵێکی تر بێ و پار بوو مهمەوەیە تۆ بتوانی قودرەتی گشتاندن دەبێ ئەوە یەکێکە لە ئامانجە هەرە سەرەکیەکانی توێژینەوەی زانستی بتوانین ئێمە دەرەنجامەکانمان گشتان تۆ سبەی دەڵێ وەڵا بۆم دەرکەوت ئەم تەڵەبانە بۆ سعی ناکەن لەبەرەوەی بێبەشن لە فڵانشت لەبەرەوەی نائەدالەتیە بینن لە کۆمەلگا تۆ کەوتت ئەم لێرە لە هەولێر لەم کولیە لەم بەشە ناتوانی کە سنوورەکە زۆر بەڵام بشی نووسی غەڵەت نییە ئەوە با بۆی بەس بۆی ئاگادار بن ئەم بەشی یەکەمە لە کێوە دەست پێەکەین لە 5/11 بەڵێ سپاس دەکەم لە 5/11 بۆ دەبکە دوو هەفتە من ئەمێ لە 15 ڕۆژ زیاتر نەبێت چونکە بخۆی بەخوا تەڵەبەی زیرەک بە 2 ڕۆژێ نووسێ بە 2 ڕۆژێ نووسێ یعنی ئەزانیجێ تۆ شتت کۆ کردۆتەوە یەک مانگ و نیوە خەریکیت ئەو بەس هەنگاو بە هەنگاو بە باشی بڕۆیت هەنگاوی دوایی زۆر ئاسانە بێ بەشی دووەم بەڕێزان چوارچێوەی تیۆری و توێژینەوەکانی پێشوو تۆ چوارچێوەی تیۆری لێرە یەک دنیا دەقت هەیە ئەتوانی تەوزیفیکەی دووسێ تیۆر وەرگرە دووسێ نەزەریە ئەوە نەزەرەی دەرمشیکاریە ئەوە نەزەریەی ڕەفتار گەراییە ئەوە نەزەریەی فێربوون بە مەرجە ئەوە لەوە زیاتر نییە دووسێ لاپەڕیان لەسەر نووسی لەسەر هەردووهی دەکات چوارچێوە ئێمە شتێکمان کردووە ئەترسم بۆ ئێوە زەحمەت بێ بەڵام زەحمەتیش نییە
کردومانە و بەکارمان هێناوە هەموو توێژینەوەکانی پێشوومان تەوزیف کردووە لە چوارچێوەی تێنەگەیشت دەزانم تێنەگەیشت زۆر ئاسانە هەموو ئەگەر ئێوە نامەکەی مامۆستا ئاوات بخوێننەوە بزانە چی کردووە ممکنە ست لەیلانیش کردوێتی هەموو توێژینەوەکانی پێشوومان تەوزیف کردووە بۆ چوارچێوەی تیۆری ئێستا پێتاڵم چۆن مەسەلەن فرۆید ئەڵێ ئەگەر دایک و باوکێک لاواز بێ لە ڕووی فێرکردنی مناڵ بۆ پێوەرە ئەخلاقیەکان ئەو مناڵە منی باڵای لاوازە بێ کەواتە ئەو مناڵە زیاتر ئەگەری هەیە لە مستەقبەلا تووشی لادانی ئەخلاقی و لادانی کۆمەڵایەتی و تووشی تاوان و ئەوانە بێ ئەمە تیۆرە فرۆید وتێتی بەڵام جارێکی تر ئەڵێن مامۆستا لەیلان هاتووە ئیسپاتی کردووە کە قسەی ڕاستە مجموعەیە مناڵی وەرگرتووە مجموعەیە هەرزەکاری وەرگرتووە دوای ئەوە پەیوەندی لەگەڵ باوکو دایکیان بینوێتی باوکو دایکیان ئەو مەعایرە ئەو پێوەرانە زۆر لاوازە لایەن چۆتە مەکتەبەکە بینوێتی ئەو تەڵەبانەی کە لاوازن بەڕاستی زیاتر شەڕانگێزن و زیاتر تەعداکەن و زیاتر ئەوە یەک ئەوە یەکێ لە توێژینەوەکانی پێشی مامۆستا عادل ئەڵێ نەخێر وانییە زۆر باوکو دایک هەیە کەواتە ئەمە یەکێکە لەو توێژینەوانەی کە کۆک نییە لەگەڵ بریدۆزەکە بنووسە می بنووسە ئەمە کۆکە ئەو کۆک نییە ئەمە هاوڕایە ئەمە هاوڕانیە تەواو سێ چوار توێژینەی پێشووە هەم نووسیشت ئەجا توێژینە پێشەوەکان چۆن وەکو خۆیان نووسیتەوە لەیلان با بڵێن ناوی یەکەمی 2023 420 مناڵ و هەرزەکاری وەرگرت لە شاری هەولێر و ئەو پێوەرەی بەکارهێنا و دوای دەرئەنجامەکان دەرکەوت دوایە بەکارهێنانی ئامارێک و دەرئەنجامەکان بەو شێوەیە دەرکەوت کەوا هەتا دوایی کەوا ئەو توێژینەوەیە هاوڕایە لەگەڵ ئەو تیۆرە تیۆریژەیە توێژینەوەشەیە هاوڕانی ئەوەی عەرزەکەی ئیتر بەپێ ئەوەی دانیشی پارچە پارچە شت بنووسی یعنی تیۆری چوارچێوەی تیۆرەکە بە تەنیا نووسی دوایە ئەنووسی توێژینەوەکانی پێشوو هیچ قیمەتی نییە ئەمە پێوێتێ هەڵەیەکی باو بڵاو خەتە شائع هەر ڕاهاتووی لەسەری و لەسەر ڕێ من حتا جەماعەتی بە جەماعەتی مووسڵیشم وت بەدڵیان بۆ ئێستا شتێکیان بۆ ناردووم لەسەر ئەوە ڕوون لەسەر ئەو ڕێنمایە کە ئێمە کاتی خۆی پێش چەند مانگێک پێم وتن باشە توێژینەی پێشوو هیچ قیمەتی نە تۆ توانی 50 توێژینەی پێشودانی هیچ پەیوەندی بەینەکەتەوە نەبێ ئەمە یەک گۆڕاوەوە یەک گۆڕا پێویست ناکات شت نییە لە توێژینەوەی زانستیە پەیوەندی بەیترەوە نەبێ ئەبێ ئەو پەیوەندیانە تۆ چیەکەی تەوزیفیانەکەی زیاتر بۆ ئەوەی زیاتر سوودیان لێوەرگێ بەڵێ سەرۆکایەتی شەیە نا ڕازیە بن ڕازیە بە تەکید ڕازیە بن و چونکە شتێک نییە لە دەرەوەی زانست باس کرێ شتێک نییە بڵێ بەرژەوەندێکی تایبەتی تایە شت نییە لەسەر چی بنەمایە ئەو بنەمایە ئێستا من پێ دەڵێم مەفروزە هەمومان ڕازی بین شت نییە لە توێژینەوەی زانستیە پەیوەندی بەویترەوە نییە تۆ 50 توێژینەوەی زانستی پێشوم بۆ نووسی چۆن بەکارێنی ئەبێ بەکاری بێنی چوارچێوەی تیۆری زۆر گرنگە بۆ بەکارهێنانی لە دەرئەنجامەکانە و لە لێکدانەوەی دەرئەنجامەکان توێژینەوەکانی پێشوو زۆر پێویستە بەکاری بێنی تەوزیفیکەی بۆ چوارچێوەی تیۆری سەرچاوەکان و توێژینەوەکانی پێشوو دەرئەنجامەکانی زۆر پێویستن عەرزیانکەی بە کورتی بۆ گرنگی یەک پەیوەندیەیە بەیەکەوە
لەبەرەوە ئەکەوێتە سەر خۆت قەناعەتت کرد بەم منطقەی من پێ دەڵێم بیکە و زۆر احتیاجی و ئەتوانی بەرگری لێ بکەیت هەر بە مامۆساکەوەی ناڕازیە بڵێ دکتۆر مامۆستای بەڕێز ئەمە من کردومە بۆ ئەوی تەوزیفی کەم هەر باسی کەسیش بە باسی منیشەکەی بە هەچ کەسێکی بڵێ ئەمە تەوزیف یەکەم ئەمە بێ بەکاری بێن بەڵێ ئێستا تۆ چوارچێوەی تیۆری بەحسی چیەکەین بەحسی بێئومێدیەکەین باشە بێئومێدی با بڵێن لای ئەریک فرۆم تیۆری ئەریک فرۆم لە مەوزوعی بێئومێدیە ئەو کەسانەی کە ئاسی خۆشەویستیان بۆ خۆیان و بۆ دەوروبەر کەمە و ئاسی ئینتیمایان بۆ خۆیان و بۆ دەوروبەر کەمە ئەو کەسانن عادەتەن دەکەونە بەر با بڵین ئەنجامەکانی بێئومێدی و فشارەکانی بێئومێدی و عادەتێ بکەواتە لێرە ئەریک فرۆم ڕەبتی کرد بە ئینتیما و بە خۆشەویستیەوە باشە بێئومێدی لای هۆرنای ڕەبتێکە بەوەی کە ئێمە چۆن خۆمان ڕابکەین لە دەستی خەڵق خۆمان دوورخێنەوە لە خەڵق ئەوی تر هەر تیۆرێک لەمانە ئەگەر توێژینەیەکە بینی پاڵپشتی ئەو تیۆرە بوو یان دژی بوو هاوڕانە بوو بینوسە تۆ توێژەری تۆ بە حەز و ئارەزوی خۆت شت منووسە چی یعنی جاری وایە ناگەیتە ئەو ئەنجامەی من زۆر تەڵەبە هاتووە و تێتی دکتۆر نییە دەرەنجامەکەم زۆر سەیر دەرچووە وتم خۆ تۆ دروستی ناکەی یان خۆ تۆ ناچی بیگۆڕی چۆن بۆ دروست بووەوە ئاوایەکی و هەر دەرەنجامێکی تەفسیری خۆی هەیە ئەوە تەفسیری خۆی هەیە ئەوە لە کاتی خۆیان باسەکرێ تەفسیری خۆی بۆ وا دەرنەچوو بۆ تەڵەبەکان ئێستا ئێوە هەموو بەختەوەرن کەستان دڵە ڕاوشەی ئایندەتان نییە هەمووتان هەتانە پێویستی بە توێژینەوەیە توێژینەوەمان کردووە لە تەڵەبە دڵە ڕاوشەی ئایندەی نییە هیچ نه خەلەلێک هەیە لە توێژینەوە قەی ناکە با هەبێ ئەو خەلەلە من کردومە تۆ بە پیاە ناڕۆیتەوە جارێک لەنا خەلەل لە پێوەرەکە هەبێ یعنی تۆ ئێمە کێشەیەشی زۆر گەورەمان هەیە سات باسی یەکەم لە فەسڵی سێم لە بەشی سێمە کێشەی ڕۆشنبیری توێژینەوەی زانستی نیمانە لە ناو کۆمەلگای ئێمە سا باسیێکی کەواتە ئەمە لە 26ەوە خۆی نازانم 26 تاکو سەریکە پێش کۆتایی وەرزی یەکەم ئەمە بێتەواو بێ یعنی تۆ لە وەرزی یەکەمە دوو فەسڵ دروستی بەڵام بەچی بە جەدوەلە بە نەخشە دانان نەکاوە هەرەمەکی بچیش بێ بە زەوقی خۆت ئەمڕۆ تااقەتم نییە نه ئەمە ئەبێ تۆ نییە ڕۆژی 2 بۆ 4 سەعات تۆ خەریبی چون لەوە ماندوو بووی ئیتر ئەوانەی تر خۆشتر و باشتریت ناڵم ماندوو نابی ئاسانترە بێت بۆت بەشی سێم بەڕێزان بەشی سێم ڕێبازی توێژینەوەکەیە و ئامرازەکانێتی ڕێبازی توێژینەوە ئامرازەکان بریتیە لە چی ڕێبازێک بەکارێنی
وصفي أزموني عادة وصفية ئەوە باسیەکەی لە پێشیشە دوای ئەوە کۆمەڵگای توێژینەوەکە تەڵەبەی زانکۆیە یان کۆ بە ساڵات چواکانە یان ئەوانەی لە سجن و لە ئەتا دوایی کەواتە تۆ ئەبێ ئامارێکت هەبێ لەسەر کۆمەڵگای توێژینەوەکە ڕجاکەم ئەوانەی لە دواوە قسە نەکەن گوێ بگرن حەزیشان لە قسەیە بچنە دەرەوە قسە بکەن کۆمەڵگا دوای ئەوە لەو کۆمەڵگایە چی وەرەگری نمونة يعني مجتمع البحث عينة البحث عادة بۆ توێژینەوەی وەکو ئێوە تۆ لەبەرەوەی ئێوە مەشقەکەن مەشق و ڕاهێنانە بەس ئەبێ مەشقێکی باش بکەن یعنی ئێمە نامانەیە بچی 300-400 بگرین تەڵەبەمان هەبوو ئەوەی کردووە دەستخۆشیان لێکەین ئێمە نامانێ ئەو ئەرکە بخینە سەر ئێوە بەس مووی بزانن توێژینەوە چۆنەکرێ لە بینی 60-80 لەوە زیاتر لەوە کەمتر هەر بۆ خۆت باش نییە بۆی بزاری چۆن تۆ ئەم نمونەیە کە توێژینەوەی لەسەرەکەی لە کۆمەڵگاکە دەریکەی بەسا دوایی ئەوەی کە پرسیارەیە پێم بڵێ و دوای ئەوە چارەسەری ئاماری ببوورە پێوەرەکان و چارەسەری ئاماری پێوەرەکان بەڕێزان عادەتەن ئێمە وامان پێ باشە لەسەر ئاستی ماستەر دکتۆرا قوتابیەکە یاخود توێژەرەکە خۆی ئامادەیان کە بەڵام ئەگەر تۆ ئەوە ئەکەیت ئامادەکردنی پێوەەر زۆر لای من باشە و گرانیش نییە و ئاسانە و هەنگاوەکانیشی دیارە ئەگەر ویستت تۆ خۆت ئامادەکەی ئێمە ئامادەین پێت بڵێن لەو کاتە چی بکەیت سوود لە پێوەرەکانی پێش وەرەگری سوود لە پێناسەکان وەرەگری من دەتۆ بەس پێناسەی هیوان بۆ بکە ئێستا لەوانەیە 6-7 بەرگەت بەمێ لەسەر هیوا بەس لە ڕێگای پێناسەکەی و هەروەها سوود لە چی وەرەگری لە دراسەیە پێوتێ دراسەی ئستطلاعی تۆ بەحسی هیواکەین یان بەحسی بێئومێدی زەحمە نەبێ بێئومێدی یعنی چی لە تەڵەبەکان خۆیان نەپرسم 30 تەڵەبە وەرەگرم هەرێکە نییە دوو خاڵ دوو بابەت دوو لایەنی دەرونی و لەسەر بێئومێدی یەک دوو 30 تەڵەبە 60 لایەنم وەرگرت لەو 60 دووبارەی تایە ئەتوانم 10-15 بەرگەل لە ئێوە وەرگرم 15 بەرگەل لە ئێوە وەرەگرم ئەو باشترین پێوەرە بچی لای کابرایە لە ئوردن کردوێتی یان لە مەسر کردوێتی پێوەرێکە هی پێش 20 ساڵە لەوانەیە گونجاو نەبیە باشتر تۆ ئەو پێوەرە لەسەر دراسەیەکی ئستطلاعی پێم بڵێ لە ڕێگای پرسیارێکی کراوە سوئال مەفتوح هیوا لای تۆ چییە وەکو قوتابێک وەکو خوێندکارێک هیوا لای تۆ چییە بە یەک خاڵ دوو خاڵ سێ خاڵ چوار هەتا دوایی چوارم بۆ نووسی چوار تەماشاکەم 20 کەسە 24 ئەکاتە 80 خاڵم کردوتەوە لەسەر لە ڕوانگەی ئێوە ئەوە مهمە ئەوە ئەکەم بە پێوەر دوای جارێک تر ئەمەوە پرسیار لە تۆ ئەەکەم لەسەرەوە ئەساسە لەبەرەوە ئەگەر ویستت ئامادەیکەی ئەوە معنای ئەوەیە شتێکی باشی کردووە و هەموومان مامۆستاکان بە تێگەڕا ڕاستیەکەی دەستخۆشی لەکەین بەڵام ئەگەر پێوەری جاهز و ئامادەکراوت دەستکەوت شتێکی خراپ نییە بە تاکید باشە بەڵام ئەبێ جارێکی تر بە کەڵکبوون و جێگیری ڕجاتان لێ یەکەم ڕازگۆیی بنووسم ڕازگۆیی سەدق نییە ئەم پێوەرەم ڕازگۆیە ئەی پێوەری درۆزنی شەیە دیارە ئەمە تەرجمەیەکی زۆر سەقەتە یان گونجاوی
پێوەرەکە یان بە کەڵکی پێوەرەکە بە کەڵک یعنی بە کەڵک صدق یعنی چی یعنی ئایا ئەم بەرگەیە کەڵکی هەیە ئەم گۆڕاوە پێناسەکە یان تەمسیل لەو گۆڕاوە بکات یان تعبیر لەو گۆڕاوە بکە بە کەڵک ئەم ئاوە ئەڵێ هەتاکو 25/12/2023 validate خۆی بە کەڵک بوون لە ڤالیدیتیەوە هاتووە یعنی بە کەڵکە بۆ خواردنەوە دوایەوە بە کەڵک نییە ئایا ئەم پێوەرانەم ئەم ببوورە ئەم بڕگانەم کەڵکی ئەویان هەیە پێناسەی گۆڕاوەکە بکەن یان تەمسیلی گۆڕاوەکە ئەوەیە لەبەرەوە ڕازگۆیی ئەوش هەڵەیەکی باو بڵاوە تکام وایە مەینووسن بنووسن یان گونجاوی یان بە کەڵکی یان لە کوردەواری خۆمانە ئەو دوو شەو زاراوەیە زۆر زۆر گونجاوە ئەو خۆشت قەنەعاتت کرد ئێستا بۆ مامۆستا با پێ بڵێم مامۆستای فەرموو دانیشە مەڕ باشە سپاس مامۆستای زۆر و بۆر نامەیە زۆر بێ 4 مامۆستا 5 مامۆستا بەسە خاستن ئەو مامۆستایانە ئی خوێندنەوە باشە لەبەرەوە هەر بۆی فێربی بزانی بە کەڵکیە گونجاوی پێوەرەکە لە ڕێگای شارەزایان ئەچین پیشانی چەند شارەزایشین و پێمان ئەڵێن ئەم بەرگەیە بگۆڕە ئەمە وانییە ئەمە هەڵەیە ئەمە بە کەڵک نییە ئەمە بە کەڵکە ساڵحە غێر ساڵحە دوای لەسەر ئەوەستە ئەوە دەرەکەین اینجا دوای ئەوەیەتی سەر جێگیری چەند شێوازێکە یەکێ لە شێوازە هەرە باو بڵاو و باشەکان ئەوەیە تێستری تێستە یعنی دووبارەکردنەوە دوای 2 هەفتە شتێکی باشە و دوای ئەوە پێوەرەکان دوای ئەوە پێوترێ سایکۆمەتری خەسڵەتە سایکۆمەتریەکان کە پێوترێ جێگیری و بە کەڵکی یا گونجاوی و جێگیری دوای ئەوە بەکارهێنانیان تەطبیقکردنیان بەکارهێنانیان لەسەر نمونونەکە بەڕێزان با یەکشتان پێ بڵێم بۆی ئەوەی کە زۆر خەمخۆرە و حەزەکە ئیشەکەی مەزبوط بێ هیوادارم هەمووتان و وابن شتێک هەیە ڕاستێک هەیە ئێمە خۆمان ئەپارێزین لە هەندێ هەڕەشە و شتە مەترسیەکان هەموو مرۆڤێک وایە بەڵام هەندێ هەڕەشە و مەترسیەکان هەیە ئیفترازیە خۆمان واتە سەورەکەی هەڕەشەیە یعنی من ئەگەر لەم زستانە کراسێکی نیو قۆڵ لەبەرکەم بۆچی بترسم زەرەرم نەیاوە لە کەس بەس هەیە مثلا بعض نمونەیەک هەیە هی ئەوە نییە هی ئەوە نییە نە لێی بترسین و نە حەزیش لێ بکەین یعنی ناچێتە چوارچێوەیەوە لەبەر ئەوە ئەو پێوەرانەی کە ئێمە بەکارێنین هەندێکیان سۆشیال دیزایرەبڵەتی تایە حەز و ئارەزووی خەڵکەکە ئەوروژێنە بەبێ ئەوەی خەڵکەکە هەڵسێ بەو کردارە بە بنەڵەی تۆ مەسەلەن خۆت ئەشۆی لەوانەیە من مانگی جارێک خۆم بشۆم چۆن عیبە من بە ئێوە بڵم مانگی جارێ وایە ئەڵم ڕۆژی 2 جار تۆ پێوەرەکەت نییە ئەتر ئەو دەرئەنجامانەی کە وەرێگری لە بەتاڵکردنەوەی داتاکان لە پێوەرەکانە زۆربەی غەڵەتە یان ئەڵێ مەسەلەن تۆ بە ڕۆژوویت طەبعاً بە ڕۆژوم بە ڕۆژووش نییە مەسەلەن بۆ ئەگەر بڵێ بە ڕۆژوو نیم ئەکە خۆی خاتە بەر مەترسیە کۆمەڵایەتەکان عیب ناکەی تۆ بە ڕۆژ ئەگەر خۆی بڵێ من خۆم ناشۆم هەر عینەشت بەڵام خەڵق وای پێ خۆشە من خۆم بشۆم
بەڵام خۆشم ناشوم. خەڵک وای پێ خۆشە من بەڕۆژوو بم، لەوانەیە بەڕۆژوو نەبم. خەڵک وای پێ کەواتە خەڵک وای پێ خۆشە من هەڵناسم بەو ئیشە. يعني according to the social desirability بەپێی ئەو حەز و ئارەزوی خەڵق من دانیشم جوابی تۆیەمەوە. لەبەرەوە زۆر دەرئەنجام زۆر سەیر دەرەچێت بەڕاستی سەیر و سەمەرە دەرەچێت و یەکێک لە بۆچوونەکانمان ئەبێ وابێ بڵێ کاکە خەلەلێک هەیە لە پێوەرەکانە یان خەلەلێک هەیە لە وەڵامدانەوەی نمونونەکەم بۆ پێوەرەکەم. یعنی کۆمەڵگایەکی ڕازگۆ نین. سەبەبەکەی چییە؟ سزای ڕازگۆیین وە خەڵاتی درۆیە لە ژیانما درۆم نەکردووە. ئەمە جارم ئاخر درۆیە کردم. چەندتان پێ خۆشە جانیە خاستەن ئەگەر علاقات و با بڵێن زەواج و خوتوبە و کەپڵەکان و وا وەسفی خۆیانەکەن کە ئینەما هەرێکە لە ئاسمان هاتوتەوە. بەڵام کۆمەڵگایەکی تر ئەوانەی کە پێشکەوتون خەڵاتی ڕازگۆیی ئەکەن ئەگەر ڕازگۆیەکەش بەحسی عیب و عاری خۆی بکە. The moment of the truth. نازانم ئەگەر بینیوتانە دانیشتووە لە بەرتایی 50 میلیۆن کەس بەحسی خراپترین شتی خۆیەکە لە خۆیان. کۆمەڵگایەکی disclosure مەکشوفن ئاوای نەهێنی نییە. نەهێنی نییە. من هەموویم کرد بە نەهێنی و ڕازگۆ شتە ڕاستەکانم بە تۆ نەوت دەربارەی ڕەفتارم و دەربارەی هەڵس و کەوتم بێگومان تۆش ناگەیتە دەرئەنجامێکی معقول و ئەبێ ئێمەشەوە. بەڵام لەگەڵەوەشا ئێمە توێژینەوە هەرەکەین و ئەوەش مەرج نییە لە هەموو گۆڕاوێکە وابێ. مەرج نییە. یعنی ئەگەر من لاقەکردنیان تەحەڕوش بە ئافرەت لای کوڕان لە ناو زانکۆ تەحەڕوش مەوزوعێکی زۆر حەساسە بنەمەی دراسەیەکەم. بەڵام مەوزوعێکە هەیە یان نییە هەیە. دیاردەیەکە هەیە کچەکانمان بێزار نین پێی بەڵێ بێزارن کەواتە کێشەیە. هەر تەڵەبێگەگری کامەی کە زۆر لەو بوارە وەستایە پێڵێ خۆیەکە بە شامی شەریف دێت کەواتە معلوماتی تاایی نەداهاتی. بەڵام لە شوێنانی تر داتای وات پێڵێن کە زۆر تایبەتمەندە بەخۆیەوە ئەزانن ئەوە بۆ توێژینەوەی زانستیە. یعنی پیرێژنێ پێشەوە یان پیرەمێدە پێشەوەی بمرێ ئەڵێ کە مردم من جەستەیەکی پاکم هەیە حەزەکەم ئەو جەستەیەم ئیسفادەی لێ بکەن بۆ خەڵکی تر دڵم بۆ یەکیش تر. یعنی ئەوەندە کەڵچەری ڕێزگرتن لە توێژینەوە لە زانست توێژینەوەی زانستی و لە زانست هەیە بۆ ئەوی ئەوە بزانن بەڕێزە. ئەمە یەک دقە هیلەکەت دەستنیشان کەم. ئەمە ئێوە نازانم دوای یعنی ئێوە لە عوتڵەتان هەیە ئەتوانن لە عوتڵە نازانم لە پشووەوە هەتاوەکو ئەمە ئەتوانن پشووەکە مانگی 12 مانگی 1 با بڵێن 2 با بڵێن هەتاکو 15 عەفو زۆرم مانیە بەس ئامارە و تەطبیقە و نازانم چییە زۆر باشەوە. هیچ باساوێکتان نییە دواکەون باشە. اینجا دوای ئەوە چوارەم ئەنجامەکان و result and conclusion. ئەنجامەکان و گفتوگۆکردن لێیان. طبعا پێویستمان ئێمە بە خشتەیە ئەبێت و داداکان لە ڕێگای خشتەوە لە ڕێگای چارەسەرکردنی ئاماری
بەڕێزان بگەڕێنەوە بۆ ئێرە بگەڕێنەوە بۆ ئێرە ئامانجەکان ئەمە و بە جوانی داڕشت بێ لێرە ئیسراحە دەکەی ئامانجەکان یەک شتان پێ بڵم لە سێ ئامان زیاتر نییە ئەگەر دوو گۆڕاوە دەبێت گۆڕاوی یەکەم زانینی ئاستی سین و ساد و بەڵگەداری ئاماری نێوان ناوەندی ژمێریاریان و ناوەندی گریمانیان بنووسنەوە تەواو ئەوە ئامانجێکم بۆ نووسین ئامانجی دووەم ئەگەر بە پێی هین بێ بە پێی ڕەگەز و ئەوانە بێ و ئاستی خۆ دەبیان دوو قۆناغت هەبێ و ڕەگەزت دەبێ ئەمانە زانینی بەرگەداری ئاماری لە دوو گۆڕاوی سین و ساد بە پێی گۆڕاوە دیمۆگرافیەکان کە ڕەگەز و ئەوە دوو خاڵی سێم پەیوەندی نێوان سین و ساد شتی تر هەیە بەس بۆ تۆ ئەوە بکەی بە ڕێکوپێکی تەواو باشە ئینجا ئەمە لە شانزەی دووەوە بۆ بیستی سێ ئەینووسیت زۆر واقعانە بۆ منووسیون غەدرم لێ نەکردون خاترم گرتوون غەدرم لێ نەکردوون لە بیست و یەکی سێوە تاکو سی چوار تۆ چیەکەیت ببڕ سی چوار نا تا سی سێ ببوورە تا سی سێ تەنزیمیانەکەی ریئۆرگەنایزد جارێکی تر ئیعادەی تەنزیم و پیادا دەچوونەوە و سەرچاوەکانە نووسیت و پاشکۆکانە نووسیت و مەزبوط یەکەیت و یەکی چوار تەسلیمی بەشیەکەیت با فێڵێکتان فێرکەم ئەو فێڵەی کە لە بێشی خۆتایە با پێت بڵێم بە قسەم مەکەن هەمووی فشەیە ئەتوانی 25 پێشکەشی بکەیت ئەمە خۆ هەڵخەڵەتانە ئێمە بۆچی کردمان بەیەکی چوار بۆ بەڕێزت کە شایستەی ئەوەی کە ئیسراحەت بکەیت تۆ دوای یەکی چوار بەهارە سەیران هەیە پارە هەیە حرەکەت هەیە ئەجا دوای ئەوە ئەجا دوای بەهار ڕوبەڕووی تاقیکردنەوەکانی کۆتاییە بیتەوە تۆ سەرت مرتاحە تەڵەبەمان هاتووە لە مانگی پێنجا مشەوەشە دکتۆر پێوەرەکەم نەکردووە دوو نازام بچی گوناحە وات لە خۆ مەکەی کە گوناح بیت شایستەی ئەوە بی سەربەرز بیت گوناح نەبیت داوای بەزەییش لە کەس مەکەرەوە لەسەر ئەنجامی کەم و کورتی خۆت کام وایە من بۆیە هاتم بۆی لە خزمەتانە بم بە هەمان هەڵە جاران یان بە هەوڵ و هەڵەی خۆت ئەو تۆژینەوە نەنووسی یان ئەنجامی نەیت و ئەمە هێڵە گشتیەکانە ئەگەر کەسانێکی وەکو ئێوە ویستان لەم جەدوەلە لابن بەڵام لە ناوەرۆکەکەی نا لە ڕووی کاتەوە زووتر بوو دەستخۆشیتان لێ بیکەن زووتر بکەن ئەمە یەک دوا تێبینیم ئەوەیە من ڕاستیەکەی هەتاکو حەزمەکە قسە لە بەعزە شتێکا بکەم ئەم کرد من لەگەڵ ئەوانیم بە هیچ شێوەیەک دوو تەڵەبە پێکەوە بێ هەتێ بزانم باش ئەوانیش لەگەڵان بەس ئەزانی چییە دوو تەڵەبەی پێکەوە دائیمەن هاوسەنگینیە لە هەوڵ و کۆششەکانیانە
زەحمەت دەبێ ئەمڕۆ میوانمان هەیە بڕۆ تۆ ئەو کتێبانە بێنە نازانم چی بەخوا دەسوخەتی تۆ زۆر جوانترە تۆ باشترە بەخوا تۆ بن لە زای لە کۆمپیوتەر تۆزە زەعیفم تۆ بۆ بۆم نووسن ئەمە بەڕاستی ئەرکی یەکێک خاتە سەرێوی تر ئەیتر نازانم مامۆستانیە مشتب نییە من نییە لای من 200 تەڵەبە بن هەرێکە بە تەنیا بیکە چونکە ون ئەبن باوەڕتان هەبێ ئەم دوو کەسە ئەم دوو بەڕێزە زۆر برادرن زۆر یەکتریان خۆشێ زۆر ڕێز لە یەکتریەکە نانی یەکتریشیان هاتووە لە ماڵەوە وایە تچمە نایەکتێکە بەڵام ئەم لەسەر حسابی ئەو ئیش بکە ئەو لەسەر حسابی ئەو ئیش بکە لە دڵیان نەگرن سیقە نەبێ سیقە نییە عەقڵ هەبێ سیقە کەمە سیقەی نابەجێ سیقەمان هەبێ بە یەکتریەوە یەکتریمان خۆش بیە ڕێز لە یەکتری بگرین بەحس بەخسەمەوە نییە بەڵام سیقە بڵێ وەڵی کاکە ماشەڵڵا تۆ زۆر ڕێک و پێشی و بڕۆ ئیشەکان بکە باوەرت هەبێ تۆ دوایی یەک ئەوەنە گلەیت هەیە بەرامبەر بۆ کە چەند برادەرتە ئێمە لە مەسائلی علمیە بە زۆر خاتر یەکتری نەگرین و مجاملە یەکتری نەکەین ئەنجا چیم هەیە وتم لە دوا تێبینیمە لە دوا تێبینیمە ئەوەیە بابەتەکان دابەشکەن نەک بڵێ فەسڵی یەکەم تۆ و فەسڵی یەکەم من ئەمە هی نییە پەتاتە و تەماتە تەوزیعکرد نا فەسڵی یەکەم هەر هەنگاوێک تۆ کردی ئەبێ ئەویش بیزانی هەنگاوی دووهەم کە تۆ کردی ئەبێ ئەوی یەکەمیش بزانی ئاوا تەوزیع بکەن ئاوا نەخشەیە دانێن دانیشن عەدالەت بۆی هەردووکتان بزانن چیتان کردووە ئەوە زۆر زۆر گرنگە لە کۆتاییە من بەڕاستی دڵم خۆشە و دائیمەن دڵخۆش ئەبم کە لە خزمەت کەسانێکی وەکو ئێوە و لە خزمەتی هەر توێژ و چینێک بم لە کۆمەڵگا بتوانم ئەو زانیارە متەواضعی کە هەمە بیخەمە گەڕ و بیخەمە خزمەتی دەوروبەر و بە تایبەتی بەدەستم لە زانیارەکان زایاری دەروونزانیە سوپاسدانەکەم و سەرکەوتوو بن